ئەمڕۆ بە دڵخۆشیەوە دەگەڕێنەوە نێو یاری نێو ماڵ و حاڵی خۆیان باست و خواستی ئەم شەویانە ڕزگاری شارەتی ڕزگاری لەسەر ئەوەیە کە باسی یاریەکە بکەن کام یاریزان زۆرترین هەلی لەدەستداوە بە ناوی خۆی گەورە و مێرەبان سەرەتاوە بەخێراتتان دەکەم بۆ شاری کەلارەوە سوپاسان دەکەم بۆ ئەم بەسەرکردنەوە دیارە من ناوم ڕسوول بەرام فەرەجە لە ناو کۆمەلگای ناسراوم بە ڕسوولی بەرامی لە 26 حەزیرانی ساڵی 1972 لە گوندی گۆرگنووری سەر بە ناحیای مەیدانی قەزای خانەقین پارێزگای دیالە هاتوومەتە دنیاوە لە خێزانێکی ئەتوانم بڵێم نە هەژار نە دەوڵەمەند بوومە تا دوی ناوەندی خوێندومە بنسبە بۆ ئەوەیش کە ناوی خەڵکاوە زیاتر بە ڕسوولی بارامی یاخود بە بارامی ناسراوم بارامی عشرەتم نییە بارامی لەقەب نییە بارامی باوکمە باسی زانە گەورەکان بکەن ئەدیسۆن کە تاوەکو ئێستا ناوی هەموو ڕۆژە لەسەر زارمانە سۆشەل میدیا ناسادی بە خەڵک نەخێت سۆشەل میدیا شتێکی وەهمیە لەلای منە ئەمە حەقیقەتەکە ئینسانیش بێ زیندوو بێت نە پێویستی بە سۆشەل میدیا هەیە نە پێویستی بە تەلەڤیزیۆن هەیە نە پێویستی بە ڕاگەیاندن هەیە ئەتوانێت لە ڕێگەی پارچەوەڕەکەیەکە ئەو کە شتانەی کردوێتی یا لە ڕێگەی وێنەیەکی فۆتۆگرافیوە مێژوو بە خۆی دیاریکە باوکم بە ڕەحمەت بێ بارامی باوکم کاسێتەکانی ڕۆستەم و زۆرا خورشید و خاوەر لەیلی و مەجنون و ویسپ زولێخا ئەمانەیە هێناوە قەناعەت کە هەموو شارەکانم لەبەر بوو ئەو منی ڕاکێشاوە بۆ نێو دنیای شاعیر کە دەستی شعرنووسینم پیا کرد من کۆری شعریم ساڵی 86 لە سەڵگەکی متەوەسە بەسە بە ناونشانی ماچ ئەو کاتە 14 ساڵ تەمەنم بوو کە ئەمە زۆر غەریب بوو بەڕاستی دواترش خاوەنی دایان کۆڕە شعرم لە شارەکانی کفری دەربەندی خان کەلار دیارە ڕسوولی بەرامی تەنها لە دنیای شارە خۆی نەبینێتەوە وەردەشکار بوومە یاریزان بوومە ناوبژۆن بوومە ئێستا بێژەری یاریەکانم لە چەند بوارێ خۆمە بینێتەوە هە لە بوارێکە چینە ناسەدومێتی ئەمە گەورەترین دەرکەوتی من بووە بەداخەوە سۆشیال میدیا کۆمەڵی خەڵکی کردوەرە پاڵەوان جگە لە سوکایەتی هیچی دیکە نبینم بەداخەوە جیان بە پیرۆزەکانی خەڵکەدا چەندای من کەس پیرۆز نییە جگە لە خوا و دایکم بەڵام هەموو کەسێک پیرۆزی تایبەتی خۆی هەیە 10,000 کەس دانیشتوە تماشایەکە ئەمە ئاسی سەقافەتی خەڵک ئەگینا کەسێک خوانەکە نەخۆشیێکی دەرونی هەیە من بۆ بچم سوکایەتی پێ بکەم چه ئازاییەکە تاوەکو من بێم 100,000 لایک و کۆمنتیشی پێ کۆبکەمەوە چیە گەیەنێ هیچ ناگەێنێ بەداخەوە دەبێ وەزارەتی ڕۆشنبیری سنوورێ بۆ مەدابنا بۆیە ناکۆمەداوی هەندێ لایک و کۆمنتی کۆمەڵێک کەسانەوە کەیانەوێ دەفعم کەن ستایلی جلوبەرگ گرنگە بەڵام بارامی قسەکە ئاقل قسەکە نەک جلوبەرگ وانێ بەداخەوە لەو وڵاتە هێندە گلەیی بە دیکۆر و هێندە گرنگی بە دیکۆر و بە جلوبەرگە درێ هێندە گلەیی بە عەقڵ و بە توانەکانی مرۆڤ نادرێ من گەورەترین نیگارکێش نیگاری منی کێشەوە خوای تەبارەکە وتەعالایە بەجوانترین شێوە دروستی کردووە ئەنی ئەو هاتووە بەم شێوازە دروستمی کردووە چ پێویستەکە دەستکاری شتی خوا بکەم دگانەکان هەندێک جار چاکردنی پێویستە ئەویش من بە حکومەی بە مناڵی گوێزم پێشکان ساردیم پێشکان مناڵم مناڵێکی عەجوول بووم بەڕاستی هەندێک جوانکاری پێویست ناکە کاکە چونکە من خوای گەورەوە فەرمێ لەقەد خەلەقنا الإنسان فی ئەحسن تەقویم لە باشترین شێوە ئینسانم دروست کردووە پێویست بۆ ناکە کاکە پێویست بۆ ناکە قەناعەت کە ئینسانی وایە خۆی جوانە چێ تەجمیلەکەی خۆی ناشرین دەکات ئەم شارەی پێشکەشە بە هەمووتان لێژێ ناونیشانی تۆبە شاعیرێکی نادیارم ڕوخسارم زۆر ناشرینە دڵم غەرقی دەریای غەمە لە تاوی سۆزێوینە دڵم بووە بە دەریایەک تۆش دێم بووی بە کەشتەکەی نوح هێشتا نەمکردەوە ماچێ بۆچی بیکەم تۆبەی نەسوح هێشتا نەمکردەوە ماچێ بۆچی بیکەم تۆبەی نەسوح